ئەوەی ڕاستی بێ لە قسەی ئەو خاتونەوە بەڕاستی زۆر دڵگەرانی کردم کە ئەوش قسەی دڵی زۆر خاتونی ترە بەداخەوە دڵنیاییەوە بەڵام ئەو کێشەکەی تعمیم کردووە شێوازی تعمیمێکی سلبیان گشتگیری کردووە ئینسان نابێ ئەوە نەڕەشبین بێ چکە لەم کۆمەلگای ئێمە زەواجی سەرکەوتوشەیە بە بەو نەزرەیە سێریکا بۆ ئەوەی بەو شێوەیە تووشی تاقید نەبێ بەرامبەر زەواج من نەسیحەتم بۆی ئەوەیە ئەگەر زانی هەر بەو شێوازە بەردەوامە بەڕای من سەردانی معالیجێکی نەفسی بکە بۆ یارمەتی دەری بێ کە بەرەو تاقید نەڕوە ئەمە بەنسبەت ئەو کەیسەوە بەداخەوە طبعاً هەر ئەو نییە نسبەتی تەلاق ڕۆژانە ئێمە ئەیبیستین نەک هەر لە هەرێمی ئێمە کە هی ئێمەش بێبەژنیە بەو نسبەتە بۆ ئاستە بەرزە بۆ نمونە لە وڵاتێکی وەکو میسر لە هەموو دەرکەوتنی ڕۆژێکە وهڵاتنی ڕۆژێکە 240 کەیسی تەلاق هەیە یعنی دیقەت بن ئەبێ لە چەند دەقەیە و چەند کەس تەلاق بدرێ ئەمە بەڕاستی ئەبێ بەحسی لەسەر بکرێ ئەبێ پەیوەندیداران لەسەر ئەمە بەحس بکەن بۆ نسبەتی تەلاق زیای کردووە طبعاً دیراسات زۆر کراوە لەسەر ئەمە بەڵام کێشەکە لەوە ئێستا زۆری ئێمە و تەلاقانی کە بە داتاوەری ئەگرین لە محکەمەکان ئەوانن کە ڕێیان ئەکەوێتە محکەمە بەڵام زۆر حاڵەتی تەلاق هەیە کە لە چوارچێوەی دیواری ماڵەکەی خۆیان بەدڵەتوەکو تەلاقدراو ئەژی مەسەلەن بۆ نمونە تەلاقی معلەن ئەوەیە کە لە ڕێی محکەمەوە بە ئاشکرا ئەلەسیە بەسێ تەلاقی کەوتبێ کابرا تەلاقیە قانون حەقی پیاوە تەلاقیە بە تەعسوفی کە سەواء ژنەکە ڕازی بێ یا ڕازی نەبێ ئەو تەلاقانەی کە لە دادگایانی کەسێکی خۆمان ڕوویە خاتونگەن ئەو تەلاقانی کە لە دادگایانی ئێستا ئەوانی کەوتمان لە دادگایە و ئەو بەعەلەنیە و ئەیزانی ئێستا هێل ناو ماڵەکانە لە ناو ماڵەکانە من لەسەر ئەوەی دادگامە بەستمە کە کەسێکی نزیکی خۆم بەو شێوازە بە تەعسوفی تەلاق درا خۆی ڕەزامەندی نەبوو خۆی سەر باقی ئەوەی خیانەتی لێکرا ئامادە بوو بەردەوام بێ لە پێناوی مەسلحەتی گشتی خێزانەکەیە لە بەرەوەی مناڵی هەبوو لە بەرەوەی کاریگەری لەسەر دەرونی مناڵەکەی نەبێ لە بەرەوەی مناڵە نەکەوێتە دەستی باوەژن یان باوە پیارە لە سۆز و نازی دایک و باوکی بێبەژنە بێ بەڵام بەداخەوە هەم خیانەتیشی کرد هەمیش تەلاقیە لە بەرەوەی قانون ڕێگەیە بە تەلاقی تەعسوفی تەلاقی بە ئەمە پێویستە بەڕاستی تعدیل لە قانونی ئەحوالی شخصیا بکرێ مافی ژن زیاتر بپارێزرێ بە تایبەتی کاتێک کە خێزان مناڵی تایە ئەبێ ئەوە زۆر بەبەرچاو بژیرێ ئەمە بەنسبەت ئەو کەیسانەی کە لە محکەمەیان بەڵام بەداخەوە وتم زۆر حاڵەتی تەلاقی کە هەیە کە داتا نەکراوە چونکە ئەگەر ئەوانە بچێتە سەر ئەمانەی لە محکەمەیە داتاکە زۆر بەرزتر ئەڕوە بەسان تەلاقمانەیە تەلاقی بێدەنگە لە بینی ژن و مێردە لە ماڵێکە ئەژین لە چوارچێوەی دیوارێکە لە ژێر سەقفێکە بەڵام هەر یەکەیان بەجیا ئەم لە ژوورێ ئەو لە ژوورێ یان ئەگەر لەسەر سیسەمێکی شابنون ئەم لەم سەری سیسەمەکە ئەو لەو سەری سیسەمەکە تەنانەت ئەگەر پەیوەندیەکی جوودبوونیش دروست بێ لە بینیانە بێهەستە بێمەشاعرە دیقەتی بە ژنێک بێ ئەوەی لەگەڵ بکرێ بەبێ ئەوەی یا بە زۆر مردنە خۆی بۆ خۆی هەموو دقەیەکی مردنە ئەمە جۆرێکیانە کە پێ ئەوترێ تەلاقی بێدەنگ ئەم تەلاقە کاریگەری لەسەر دەرونی ژن زۆر زۆرە بەداخەوە جۆرێکی کەشمانەیە پێڵن تەلاقی عاتفی سۆزداری ئەمیان هەر زۆر خەتەرە لەبەر ئەوەی ژن و مێرد ڕاستە لە ماڵێکە ئەژین بەڵام نهائیان جوودبوونی جنسیشیان نامێنێ یعنی ئەوەش لە بینیانە نییە ئەمە ژنەکە بە تەواوی دائەڕمێ دەرونی ئەڕوخێ متمانەی بە خۆی نامێنێ یعنی چۆن ئەڵێی هەست بە کەمی خۆی ئەکا و زۆر جار ئەمانە هەمووی تەزحیە هەمووشی لە پێناوی ئەوەی مناڵیان هەیە و خێزان تێک نەچێ کە باجی گەورە لەمانەیە هەمووی مناڵ باشە خاتونگیان ئێستا کە باسی ئەمە ئەەکەین ئەمە کەیسی پێشومان ترسێکی هەبوو ترسێکی هەبوو بەس لەوانی کە لە محکەمەیە بینی بووی بەڵام ئەی ئەمەش ئەوەی ترسی بۆ دروست ناکە کە غەیری محکەمەش ئەمانی تریشەیە ئەو ترسی بۆ دروست ناکە وای لە ناکە ئەوانی تر ڕەشبین بێ و ڕاستیە بزەبت ڕاستیە بەڵام چی بکە ئەگەر ژنێک بۆ نمونە لە تەلاقێکی هەست بە تەلاقی سۆزداریە سا بۆ نمونەیە کە باسیەکەین ئەڵێن
ئەم دوو هەفسەرە پێکەوە لە ماڵێکە ئەژین بەڵام هیچ سۆزێک لە بینیانان نیە هیچ خۆشەویستێک لە بینیان نیە هیچ مۆدە و ڕەحمێ لە بینیانان نیە بەڵام تازە لەبەر مناڵەکانیان دانیشتوون چەند هەشتی وەمان بینیوە ئەو ژنە چی بکە ڕاستی ئەو ژنە خۆی خواتەوە خۆی خواتە بزەبت یعنی ئەمەیکێکە لەو شتانی کە ئێمە ئەمانەیە باسی بکەین ئەمانەیە کە دیشک بخەینە سەر کەواتە چەنە هەشتمان هەیە لەم بابەتە کە باز نەکراوە کە باز نەکراوە ئەبێ ئێمە لێرە باسی بکەین ئەمە تەلاقی بێدەنگە باس کرد سۆزداریمان هەیە بە چەندین جۆری تریشمان هەیە بەڵێ تەلاق هەیە هەردوو ژن و مێردەکە ئەو لە ماڵێک ئەژی ئەم لە ماڵێکی تر بەڵام تەلاق نییە جیابوونەوەیە یعنی هەریەکە لە ماڵێک بەسەر بەخۆ ئەژی ئیتر مناڵەکان بەش بووە یا لای ئەمە یا لای ئەوە حاڵەتی وا ئێستا زۆر زۆرە لە ناو کۆمەلگای ئێمەیە لەوانەیە کەسی نزیک هاوڕێی نزیکم لەم جۆرە ژیانەی هەبێ هەریەکەی لە ماڵێکە ئەژی بەس لەبەرەوەی لەلایەنی کۆمەڵایەتیەوە بڵێن ناڵێت لە محکەمە تەلاقم ماوە بەڵام خۆی لە ڕاستیە ئەوە تەلاقە جیابوونەوەیە بەڵام بەڕەسمی لە محکەمە تەلاقی نەیاوە بەڵام هەندێک تەلاقیش هەیە بەڕاستی پێ ئەوتێت تەلاقی ئیجابی ئەمە ژن و مرد لەوانەیە لەمەیە بڵێن بگەنە حەدێک جیابوونەوەیان مەسلحەت بێ جیابوونەوەیان مەسلحەتە بۆ هەردوو لە ئەم جۆرە تەلاقش هەیە بەڵام بەداخەوە ئەو جۆرانەی تر هەمووی ناخی ژن و دەرونی ژن دە ئەرمێنێ هەمووشی سەبەبەکەی بەداخەوە ئێڵێم گوناحە بڵێم پیاو چونکە پیاو هەڵگری کۆمەڵێ سیفەتی جوانە ئەمانە مجرد مەجموعەیە نێرینن کە هەست بە پرسیارەتی ناکرد بەس پێم بڵێ ژن چی لە پیاو بیستووە کە شووی پێکردو و خۆشی ویستووە سێشتی لە پیاو ئەوێ حەقدا بەوەی کە هەست بە پرسیارەتی بکە بەرامبەری ئەحدیەتێ بەوەی هەتا ماوە حیمایەتی کە ئەمانی بۆ دروستکە وعدی باتێ کە ڕازگۆ بێ لە هەستەکانی لە کردەوەکانی لە گوفتارەکانی سێشتەی ئەوێ لە پیاو باشە ژنیش مافی خۆیەتی ئەگەر ئەم سێشتە لە دوای زەواج تایە جێبەجێ نەکرا داوای بەلایەوە ئاسایی بێ بچە سەردان بکە دەست خۆش بە خاتونگەر خۆشتر ئەوەیە ئەوەی کە تەلاقە درێ پیاو ئەو ناحەقی بەرامبەر ئەکا لە نەزەری کۆمەڵگا چ پیاو چ ژن بۆ ئەم تەلاق دراوە کە هەردووچیان بەڕاستی هەردووچیان ژن و پیاو هەردووچی ئەو ئینە وەرئەگرێ دەست خۆش خاتونگەن دەست خۆش دەستت خۆش بێ